ئێمەش وەکو خەڵکی شاری ڕەواندز لەو گربوونەوەی بەشدارن کرد کە پاڵپشتێکە بۆ کوردانی و ڕۆژ ئاوای کوردستان. پێم خۆشە کورد لە هەر چوار پارچەی یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک هەڵوێست و یەک مەبەستبی. کورد بەیەکبوون ئەگا بە هەموو شتێکی بەدابڕان و بەشپرزەی لێکەڵەوەشێتەوە ناگاتە هیچ دەبی هەموو شت ئەمە ببین بە یەک بە قسەنا بە کردار. بەڕاستی ئێمە بۆ پشتیوانیکردن لە خوشک و برایانمان لە شۆڕشی ڕۆژئاوا لێرە دووەمین جار لە ڕەواندز گردبوونەوەی جەماوەری ڕێکەخەین بۆ ئەوەی بە هەموو جیهان بڵێن کە ئێمە کوردستانیەکە. ئێمە هەوڕۆ هاتین بەڕاستی لە شار ڕەواندز بەشداری و کەرنەڤاڵە جەماوەریەکەین بۆ پشتگیری لە برایانمان لە سووریا لە ڕۆژئاوا. بەڕاستی تەنها خۆمان یەک نەبین بە تەمای دەرەوە نەبین. دۆست و دوژبنانمان داوان لێشت پارتێکن کاکە هێزی پێشمەرگە بکەنەوە بە هێزێکی نیشتیمانی بۆ ئەوی لە ڕۆژێک وەکو ئەوە وەکو ئەمڕۆ بتوانێت ینی بیتە هێزێکی بەرگری لەو کوردستانە، یعنی بە تەمای کەسێک بە تەمای خۆیان نەبن. بۆیە پەیامەکەم ئەوەیە ئینشاءڵڵا ببن بە هێزێکی نیشتیمانی بۆەوەی بۆ هەموو چین و ڕەنگەکان ببین. ئومێدەوارم هەمومان هەر کەسەوە بە پێی توانێت خۆی هاوکاری خەڵکانی ڕۆژئاوا بکات بۆ ئەوەی دروستبوونی دەوڵەتێکی سەربەخۆیمان لە هەر چوار پارچەی کوردستان.